كليفر هميشه بيش من قوتابی ئەلەند ئالان بە کۆنمری 99.7 دەرچووم قوتابخانەی کلێڤەر. زۆر سوپاسی داکوبام دەکەم، زۆر سوپاسی مامۆستایەکان و کارگێری قوتابخانەی کلێڤەر دەکەم کە زۆر یارمەتیدەر بوون لەگەڵمان. ساڵێکی زۆر خۆشم بەڕێ کرد لە قوتابخانەی کلێڤەر. بەڕاستی ئەگە یارمەتی مامۆستایەکان و داکوبام نمایە ئەم نەو دەرەجە بەرزەم نەدەینا. دووبارە زۆر سوپاسی قوتابخانەکەم دەکەم مامۆستایەکان. من قوتابی لەوەن ئالانم، برای ئەلەند ئالانیمە لە قوتابخانەی کلێڤەر. دەستخۆشی لە کاکەلەین دەکەم کە برای منە کە ئەو نمرە بەرزەی بەدەستینەیە. زۆر سوپاس لە قوتابخانەکە و مامۆستایەکان. ئەلەند ئالان یەکێکە لە قوتابیە هەر سەرکەوتوەکانی قوتابخانەکەمان کە توانی پلەیەکی بەرز لە قۆناغینەوە بەدەستبێنی کە لە سەرەتای دەستپێکردنی قۆناغی خوێندن و لە پۆلیەکی بنەڕەتیەوە تاوەکو پۆلینۆ لەگەڵمان بووە، بە هەمان ئاست بووە. بۆ یەکێک لە خاڵە سەرکەوتوەکانی ئەلەند ئالان بەڕاستی دایک و باوکی بە ڕێزی بوونەکە هاوکاریش تەواوی قوتابخانەکەمان بوونە لە هەموو کۆبوونەوەکاندا بەشدار دەبوون و تێبینیەکانیان بە وردی لە مامۆستایان وەردەگرت کە هەموو 15 ڕۆژدارە کۆبوونەوە دەکرا بۆ پێدانەوەی ئاستی زانستی قوتابیەکانیان لۆیە هاوکاریش تەواو بوونە لەگەڵ مامۆستایان. هیوامان وایە لە قۆناغەکانی تر سەرکەوتنی زیاتر و پلەی بەرزتر بزمێنین و هیوامان وایە یەکێک بێت لە یەکەمەکانی ئامادەی بۆ ساڵانی داهاتوو ئینشاڵڵا. من مامۆستا حوسێنم، ڕێنماییکاری پەروەردەی و دەرونی لە قوتابخانەی کلێڤەری بنەڕەتی ناحوکمی. دەربارەی قوتابیمان ئەلەند ئالان بێگومان یەکێک بوو لە قوتابیانەی کە بەردەوام پشتی بە توانستەکانی خۆی دەبەست. لە کاتێکدا کاتێک هەڵە و کەم و کوڕێکی دەبوو ئەو قوتابیا یەکەم کەس کە سەرنجی دەخستە سەر و بۆ یاڵەکەی ڕاستکاتەوە خودی خۆی بوو. یەک بوو لە قوتابیانەی بەردەوام ئەوەندەی سەرنجی لەسەر چاکردنەوەی هەڵەکانی خۆی بوو، ئەوەندە سەرنجی لەسەر گلەیی نەبوو لە دەوروبەری، واتە هەرگیز هەڵەکانی نەدەخستە سەر دەوروبەری. ئەمەش یەک لە فاکتەرە هەرە سەرنجەکان کە بتوانێت ئەو ئاستە بەرزە ئەو نمرەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەدەستبێنێت. لە قوتابخانەی کلێڤەر هەر قوتابیەک چڕۆکێکی سەرکەوتنی تایبەت بەخۆی هەیە و ئێمەش بەشێکی لە نووسینی ئەو چیرۆکە بە شانازی و پیرۆزبایی لە قوتابی ئەلەند ئالان دەکەین بۆی بەدەستهێنانی و ئەنجامە بەرزەی بەدەستی هێنا. ئێمە وەکو مامۆستایانی بیکاری لامان وایە کە ژمارەکان تەنها ئامانجێک نین، بەڵکو باوەڕ بەخۆبوون و متمانە بەخۆبوون و پێداگری لە سەروانەکانی لە پشتەوەیە و پیرۆزبایی لە ئەلەند ئالان دەکەین. هیوادارین هەمیشە لە لووتکەی زانست و سەرکەوتندا ببینین و هیوای داهاتوێکی گەشتی بۆ دەخوازیین. كليفر هميشه بيشنگا